بەناوی خی گەورە و میهرەبان لە درێژەی کار و چالاکیەکانی مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵ ئیسلامی بە تایبەت بەشی بانگەواز و پەروەردە ئەم شەو بەشی بانگەواز و پەروەردە بە هاوکاری ئەنجومەنی سۆرانی برایان هەروەها ئەنجومەنی خوشکان و ئەنجومەنی ڕواندز هەستان بە سازدانی کۆڕێک بۆ بەڕێز مامۆستا مەلەو عەبدوڵڵا پیرۆمەری کە تایبەت بوو بە نووسینەوەی جیاوازی نێوان نووسینەوەی قوڕانی پیرۆز لە ڕابردوو و ئێستادا ئامانجیش لەم جۆرە کۆڕانە بەڕاستی ئەوەیەکەوە تاکەکانی ئێمە بتوانن کە جیاوازی لە نێوان نووسینەوەی قورئان کە لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام چۆن نووسراوەتەوە و ئەمڕۆ پێویستە چۆن بخوێنرێتەوە بەڕاستی بۆ ئەوەی بتوانین قورئان بەڕەوانی بخوێنینەوە.